لە ناوچەیەکی دوورەدەست هەڵکشانی تەمەن نەبۆتە ڕێگر لە بەردەم خواستی فێربوون لای کۆمەڵێک ژن. هەمین ئەحمەد تەمەنی 50 ساڵە و ئامانجی فێربوونی خوێندەواریە. هەموو ڕۆژێک ڕێگایەکی دوور دەبڕێت بۆ فێربوونی ئەلفوبەی کوردی. تاعسە ئێواران داتمەستەنتەری لۆ دەرسی خوێندی. ئەگەر ئەچوومەوەش دووبارە هیچیشم ناکرد شەوێ بەسەر داچمەوە دەرسم دەخوێن لەبەرەوەی کچی خۆ مامۆستام بوو. ئێستا یعنی پێشی هیچم نازانوێت ئێستا بەرەبەرە ئەزانم و ئەخوێنمەوە و ئەشمشمەوە. خوێندەواری زۆر خۆشە لەبەرەوەگە بچێت جێیەکی بەتەنێبی ئەزانی چێن دەرە و بچە هۆدە بنۆڕی و بخوێنیەوە و ئاسان کارێک لۆ دروستە بێ و یعنی بەرەبەرە پێشوەتی و خوێندەواری زیاد بی و چاوتەبنەوە و چاوکرایەوە بی. ئەمانە خوێندەوار بووین گوتان ئەو خولە ئەکرێتەوە. ئەمیش بە خێرایی ناوی خۆم نووسی و هەوڵمدا هاتم نووسین و خوێندنەوەکەم باشە ئەلحەمدولله. تا ئێستا ئەگەر ڕقەمەکەم لۆ ویستبام تەلەفۆنش بکەم دەبا بە منداڵەکانم گوت بایوەرن ئەو ڕقەمەم لۆ بینەوە ئەو ناوم لۆ بینەوە تا خۆناوی چێیە. ئێستا ئەلحەمدولله ناوەکان ئەناسم هوردە زۆر باشم. ڕێژەی نەخوێندەواری لە باشووری کوردستان لە سەدا 16ەیە. مامۆستا خاتوون خۆبەخشانە سەرقاڵی وتنەوەی وانەی کوردیە بە کۆمەڵێک ژنی چۆمان. ئامانجی سەرچیم لەو خولەیە بەشداریکردم و لە پرۆگرامێکە لە زانکۆکەمان بەڕێوەچوو بە ناوی ڕاهێنانی توانەکان کۆمەڵێک خوێنکار لە دەڤەرەکەمان ینی بەرەو پێش بم لە بواری خوێندن و نووسینە. دوای ئەوەی کە خولیای تەڵەبەکانم دیتم کە ئەیانەوێت لەنێو ئەو کۆمەڵگە نەخوێندەواریە ڕزگاریان ببێت کارەکە وردە ئاسانترە بوو. وەلە کۆتاییش ئەتوانم دەستکەوتەوە بەدەست بهێنم کە قوتابیان لەو قۆناغە سەرەتاییەی کە هیچ خوێندن و خوێندەواری و قەڵەم و دەفتەر و ئەو شتانەیە نەدیت بوو توانین بیانگێنم بەو ئاستەی کە بتوانن بخوێنەوە و بنووسن. خولەکە لە ناوەندی کللتوری چۆمان بەڕێوە دەچێت و ماوەی 1 مانگە بەردەوامە. بۆ ئەم وەرزە بیرمانەوە کردەوە کە چالاکیەک ئەنجام بدەین و خزمەت بەیەکێک لە توێژێکی جیاوازی کۆمەڵگا بکەین. ئەویش کۆمەڵ خاتونێکی زۆر بەڕێزە کە دابڕاون لە خوێندن و لە ئێستادا مافی ئەویان نییە کە لە خوێندنگاکاندا درێژە بە خوێندنیان بدەن و فێر ببن. کۆمەڵە ژنێک بەشداریان کردووە و لەخوا بەزیاد بە زۆر باشبوون ئامانجیان هەیە و فێربوون کە بنووسن و بخوێننەوە ئەو ئامانجەکەی ئێمەی پێکات. بەهۆی هەڵکشانی تەمەنەوە فێرخوازانی ئەم خولە دەرفەتی چوونە قوتابخانەیان نەماوە. بۆیە لە ڕێگای ئەم خولە دەیانەوێت خۆیان فێری خوێندنەوە و نووسین بکەن. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.